ئێمە پێشبینیمان وایە کە ڕۆژانی 13 و 14 مانگ واتە ڕۆژی سێشەممە و چوارشەممە بە تایبەتی لە شەوی دووشەمە لەسەر سێشەمەوە بۆ ڕۆژی سێشەممە و چوارشەمە تاوەکو ڕۆژی پێنجشەمە دووبارە شەپۆلێکی تری باشی بارانبارین و بەفربارین سەرجەم ناوچە جیاوازەکانی هێرشی کوردستان بگرێتەوە. دیارە ئەم شەپۆلە شەپۆلێکی باش دەبێت و هەروەها سەرماسۆڵە و بەفربارین زیاتری دەبێت و ئەگەری بازنەی بەفربارین زیاتر بێت تاوەکو 600 بۆ خوار 600 بەرزی ئەو ناوچانێک ئەوەندە بەرزن لە ئازوڕی دەریاوە دابەزێ. ئێم پێشبینیمان وایە کە ڕێژەیەکی باشی تر لە باران و بەفر لەم شەپۆلەی داهاتووش بارێ بە تایبەتی ڕۆژانی سێشەممە و چوارشەممە کە دەکاتە ڕۆژانی 13 و 14 مانگ بۆ سپێنێ بۆ ڕۆژی یەکشەممە و دووشەمە بەگشتی کەشوای ناوچەکانمان سەقامگیربوون بەخۆ دەبینێت. سێشەممە و چوارشەممە واتە دەتوانین بڵێن دەستپێکی سەرەتای شەپۆلەکە لە شەوی دووشەمە لەسەر سێشەممە واتە شەوی 12 لەسەر 13ەوە دەست پێ دەکات لە بەشێکی ناوچەکان. بۆ ڕۆژانی سێشەممە کارگەری دەکاتە سەر جەم ناوچەکان. ڕۆژی چوارشەممە بەهۆی دابەزینی ئەو بارستاوا ساردە جەمسەریەی کە سەرەتا بەسەر خۆڕەڵاتی دەریای ناوەڕاستیە کە زیاتر باران دەبێت جگە لە ناوچە شاخاوەکان، بەڵام بۆ ڕۆژی چوارشەممە و پێشەممە و جومعە بەهۆی زیاتربوونی کاریگەری ئەم بارستاوا ساردە جەمسەریە و قوڵبوونەوەی ئەگەری ئەوەی هەیە بەفربارین لەوەی ئەم شەپۆلەی ئەوڕۆ دوێنێ کاریگەری زیاتر بێ واتە بەفربارین زیاتر دادەبەزێ. سونووری ئیدارەی سۆران و دەوروبەری هەروە تاوای ناوچە شاخاوەکان بەفربارین داهانگرێتەوە. پێشبینیمان وایە ڕۆژی چوارشەممە بۆ شەوی چوارشەممە لەسەر پێنجشەممەش بگاتە ناوچە جیاوازەکانی ئیداری ڕاپەڕین بە شێوەی شڵێوە واتە باران و بەفر بەتێکەڵی. ئەگەری ئەوەی هەیە بۆ شەوی چوارشەممە لەسەر پێشەممە بۆ ڕۆژ پێشەممە ئەگەر هەوری پێویستمێننەوە بە تەواتی ئاڵەتەکە بگۆڕێ بۆ بەفر. لەگەڵ ئەوەشدا پێشبین بارانی زۆر باش دەکەین و ئەگەری ئەوەی هەیە بەفر لە سەنتەری شاری سلێمانی و هەروەها پارێزگای هەڵەبجەش بارێ لەگەڵ بەرزایەکانی باکووری گەرمیان.